دوای ئەوەی سوپای پازارانی کۆماری ئیسلامی ئێران سەرکەوتنی هەڵدانی مانگە دەستکردە سەربازەکەی ڕاگەیان، ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە شێوەیەکی شۆک و شڵەژان پێشوازی لە هەواڵەکە کرد. سەرەتا راپۆرتە هەواڵگرەکانی ئەمریکا ئەوەیان بە درۆ خستەوە ئێران لە هەڵدانی مانگە دەستکردەکەدا سەرکەوتوو بوو بێت. راپۆرتەکەیان ئاماژەی بە وتەی سەرچاوەیە دەکرد لە وەزارەتی بەرگری ئەمریکا کە ئەوان گەشتنی هیچ مانگێکی دەستکرد بە خولەکی خۆی تۆمار نەکردووە، بۆیە ڕایانگەیان زانیاریەکان ئەگەری شکستی هەڵدانەکە دەسەلمێنن. بەڵام دوجار تۆڕی CNN ئەمریکی هەڵسەنگاندنی وەزارەتی بەرگری ئەمریکای بڵاو کردەوە کە هەڵدانی مانگە ئێرانەکە سەرکەوتوو بوو و بە دوای شکستی هەوڵی پێشویان لە مانگی شوباتی ڕابردوودا. لەبارەی مانگە دەستکردەکەەوە دۆناڵد ترامپ لە وەڵامی پرسیاری ڕۆژنامەنووسان داوتی ئێمە بە وردی چاودێری ئێران دەکەین. پێشتریش ئاماژەیدا بەوەی فەرمانی بەهێزە دەریایەکانی وڵاتەکەی کردووە هێرش بکەنە سەر هەر بەلەمێکی تیژڕەوی ئێرانی کە لە کەشتی ئەمریکەکان نزیک دەبنەوە. ئەوەش دوای ئەوە هات لە سەرەتای ئەم مانگەدا لە وەڵامی ڕێگری هێزە دەریایەکانی ئەمریکا بۆ کەشتێکی ئێرانی 11 بەلەمی تیژڕەوی ئێرانی تا مەودای 9 مەتر لە کەشتێتەنجەکانی ئەمریکا نزیک کەوتوبوونەوە. دیڤید دی ڕۆچ پسپۆری سەربازی لە زانکۆی بەرگری نیشتیمانی لە واشنگتن لەو بارەیەوە دەڵێت کاتێک کە ئێران یەکەمین مانگی دەستکردی سەربازی دەگەیەنتە خولکەی خۆی بە دەوری زەویدا، مانای ئەوەیە بە شێوەیەکی تیوەری خاوەنی توانای هەڵدانی موشکی کیشوەر بڕە. ئەوەش ململانەیەکی تری ترسناک لە نێوان واشنگتن و تاراندا بەرپا دەکات. ناوبراو ئاماژەی بۆدا ئێران ئێستا خاوەنی 4 مانگی دەستکردە، بەڵام ئەوەی ئەم ئەزمونەیان جیا دەکاتەوە سروشتی سەربازی بوونیەتی. هەندێک لە چاودێران لەبارەی پەیام و کات و مەبەستی ئێران لەم کردەیە ئەوەیە سەر ڕایگەمارۆی هەمەلایەنەکان و بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا ئەو وڵاتە دەتوانێت پێشکەوتن و باشترکردنی توانای خۆی نیشان بدات. هەروەها بەکارهێنانی موشکی دوورمەودای 4500 کیلۆمەتری بۆ نردنی مانگی دەستکردەکە توانای موشکی ئەو وڵاتە دەردەخات کە زۆر زیاتر لەو مۆدایە کە پێشتر بە 2000 کیلۆمەتر دانرابوو. لە دوای ڕووداوەکەی نێوان هێزە دەریایەکانی هەردوو وڵات و لێدوانەکانی هەرێکە لە ترامپ و ئیسپەر و پۆمپێو بۆ لێدانی بەلەمە تیژڕەوە ئێرانیەکان و لێدوانی فەرماندەی سەربازی پازارانی وەزیری بەرگری ئێران بۆ وەڵامدانەوەی هەر مەترسێک لەسەر ئاسایشی نەتەوەی وڵاتەکەیان بۆ جارێکی تر ئاستی گرژەکانی بەرز کردەوە. هەرچەندە هەندێک چاودێر ئەوە بۆ هاوئاهەنگی هەردوو لە ناو دەبن بۆ بەرزکردنەوەی نرخی نەوت کە تا ڕادەیەک کاریگەری هەبووە، بەڵام لێدانی 6 کەشتی ئێرانی لە ساڵی 1970 و خستنە خوارەوەی فڕۆکەیەکی مەدەنی بە 280 کەسەوە لەلایەن کەشتەکانی ئەمریکاوە لە ساڵی 1970 و خستنە خوارەوەی فڕۆکەیەکی ئەمریکی لەلایەن ئێرانەوە دوجاریش لە وڵامی تیرۆری قاسم سلێمانیدا موشکبارانی بنکەی عین الئەسەد جددیبوونی هەڕەشەی هەردوو لا نیشان دەدات.